لەڕێی مۆبایلەکەتەوە خۆت پێ بگەیەنە. ئەتەوێت بە کاتێکی کەمتر و وزە و تێچوونێکی کەمتر فێر ببی، بڕوانامە بەدەست بهێنی. ئاوات ئەکادمی بە دروشمی زۆرترین فێربوون لە کەمترین کاتدا لە خزمەتە. باشترین کۆرسەکان لەلایەن باشترینەکانەوە. ناوی ڕاهێنەر و مامۆستاکان مژدەیەکی چاوەڕوان نەکراوە. چاوەڕوانی هەلەکانی ئاوات ئەکادمی بە. دەتەوێت ببیتە نووسەر، وەرگێڕ، توێژەر، ڕاهێنەر، فێرکارێکی کارامە. دەتەوێت فێری زمان ببیت، ئینگلیزی، تورکی، فارسی، عەرەبی و هەروەها ئەتەوێت پەرە بە تواناکانی مێشکت بدەیت. کۆرسی بەهێزکردنی یادگە و کۆرسی وردگەری لەم نزیکانەدا پێشکەش دەکرێت. هەروەها کۆرسەکانی خێرا خوێندنەوە، دەرونزانی هیپنۆتیزم و خۆخەواندن، کۆرسی تەجوید، کۆرسی لۆژیک واتە زانستی مەنتیق، کۆرسی ڕەوانبێژی واتە عیلم البەلاغە، هەروەها کۆرسی NLP پرۆگرامی زمانی دەماری Neuro Linguistic Programming. مژدەیەکی تر، دەتەوێت شارەزایی و ئەزموونت لە ڕێگەی کۆرسی ئۆنلاینەوە پێشکەش بکەیت، خەمت نەبێت، ئەو هەلە بۆ بەڕێستان دەڕەخسێنێت. ئەگەر گرفتت هەیە لە وتنەوەی کۆرسێک بە ئۆنلاین، ئاوات ئەکادمی کاراسانی بۆ دەکات. ئاوات ئەکادمی بە ستافێکی کارامەی پیشەگەر و ماندوونەناسەوە خزمەتەکانی پێشکەش دەکات لە ڕێگای پەیجەکانی لە فەیسبوک، ئینستاگرام، چەنەڵەکەی لە یوتیوب و هەروەها کۆرسەکانی لە ڕێگای www.awatacademy.com.